هەرێمی کوردستان لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بۆی شەڕی داعشەوە ڕوبەڕووی شەپۆلێکی گەورەی ئاوارە بووەتەوە کە بەوتەی بەرپرسانی هەرێم لە ئێستادا نزیکەی 2 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان نیشتەجێن. بەپێی ئامارێکی بانکی نێودەوڵەتی ژمارەی ئاوارەکانی هەرێمی کوردستان لە 128 کۆی دانیشتوانی هەرێم پێک دێنن. ئەوە جگە لەو ژمارە زۆرە ئاوارەی کە لە ناوچە کێشە لەسەرەکاندا نیشتەجێ کراون. کاتێک بەوەی شەڕی ناوخۆییەوە ژمارەیەکی زۆر ئاوارە ڕوو لە وڵاتێک دەکات، حکوومەتی ئەو وڵاتە جیاواز لە ڕووە ئینسانیەکەی کاوکاریکردنی ئاوارەکانە بە بەردەوامی باستەوە دەکات کە ژمارەی زۆری ئاوارەکان بووەتە مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی. لە هەرێمی کوردستانیش جارجارە باستەوە دەکرێت زۆری ژمارەی ئاوارەکان بوونەتە هۆی بارگرانی و مەترسیان بۆ سەر هەرێم دروست کردووە. ئەو مەترسیانەی کە دەکرێت ئاوارەکان بۆ سەرهەرێمی کوردستان دروستی بکەن لە چەند خاڵێکدا خۆیان دەبیننەوە. یەکەم لە ڕووی ئابووریەوە، کاتێک بەهۆی ئاوارەکانەوە ژمارەی دانیشتوانی هەرێم لە ماوەی ساڵێکدا لە 128 زیادی کردووە، دەبێت حکوومەت بەشێک لە توانەداراییەکانی خۆی بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئاوارەکان تەرخان بکات، لەوانە دابینکردنی کارەبا و ئاو و شوێنی مانەوە و خۆراک. ئەمەش دەبێتەوە هۆی کەمبوونەوەی ئاستی خزمەتگوزاریەکان لە کاتێکدا هەرێمی کوردستان خۆی بەدەست قەیرانی داراییەوە دەناڵێنێت. بەپێی لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی کە لەسەر ئاستی 71 وڵات ئەنجام دراوە، بەپێی زیادبوونی لە 110 ژمارەی ئاوارە لە هەر وڵاتێکدا ڕێژەی هەژاری لە وڵاتەدا لە 102 زیاد دەکات و بە ڕێژەیەکی بەرچاویش ئاستی خزمەتگوزاریە گشتەکان لە وڵاتەدا کەم دەبێتەوە. لەو حاڵەتەشدا سەرەڵدانی ناڕەزایی لە حکوومەت و کەوتنەوەی نائارامی دەبێتە ئەگەرێکی بەهێز. دووەم لە ڕووی ئەمنیەوە، بەپێی لێکۆڵینەوەکان کەمپەکان شوێنی گونجاون بۆ خۆمەڵازدانی ئەندامانی گروپە توندڕەوەکان. بەو پێی گەنجاوارەکان بەهۆی لاوازی باری ئابووریەوە تووشی بێهیوایی دەبن و لەو حاڵەتەشدا ئەگەریەوە هەیە بە کەمترین پاداش ڕازی بن هاوکاری گروپە توندڕەوەکان بکەن. لە ساڵانی ڕابردوودا گروپە توندڕەوەکان توانیویانە لە ناو ئاوارەکانی ئەفغانستان و پاکستان و سووریا و لیبیادا ژمارەیەک بەرچاوی گەنجان پەلکێشی ڕێزەکانیان بکەن. بەپێی لێکۆڵینەوەیەکی هاوبەشی 2 مامۆستای زانکۆکانی تەکساس و SX، ئەو ئەگەرە بەهێزە کە ئاوارەکان کێشەمنیەکانی وڵاتەکانی خۆیان بگوازنەوە بۆ وڵاتانی خانەخۆی و ببنە هۆی ناسەخامگیری ئەمنی. سێم لە ڕووی گۆڕینی باری دیموگرافیەوە، ئاوارەکان لە درێژماوەدا دەبنە هۆی گۆڕینی باری دیموگرافی ناوچەکە. بە تایبەتیش ئەم حاڵەتە دەکرێت لە داهاتوودا لە ناوچە کێشە لەسەرەکان کێشەی گەورەی لێ بکەوێتەوە. بەو پێی تا ئێستا چارەنووسی ئەو ناوچانە لە نێوان هەرێم و بەغدادا یەکلایی نەبووەتەوە و بوونی ژمارەی زۆری ئاوارەکانیش دەتوانێت لە داهاتوودا کێشەکە ئاڵۆزتر بکات. بەر لە ماوەیەک وەزارەتی ناوخۆی عێراق بڕیاریدا کە ئاوارەکان دەتوانن ناسنامەی باری شارستانی خۆیان بگوازنەوە بۆ ئەو پارێزگایانەی ڕوویان تێکردووە. پێدەچێت ئەم بڕیارە ئەوەندەی دیکە دۆخەکە ئاڵۆزتر بکات و ببێتە هۆی سەرەڵدانی کێشەیەکی گەورەتر لە نێوان هەرێم و بەغدا.